برا خۆشەویستەکانم خوشکازیزەکان پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم مسلمان کێیە و باوەڕدار کێیە و مهاجر کێیە کۆچکردوو کێیە خۆت لەمانە ببینەرەوە خۆت ئەم شتانی کە خوا و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم ڕێنمونیان کردوین با جێبەجێیان کەین پێغەمبەر صلی الله عليه وسلم خەڵکیەکە بە سێ تاقمەوە باوەڕدارن تاقمێکیان ناویان مسلیمە یعنی مسلمان تاقمێکیشیان ناویان مؤمنە واتە باوەڕدار تاقمێکیشیان ناویان مهاجرە واتە کۆچکردوو وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبوو بەکر ڕزای خوای لێبێ وەکو باقی سەحابەی تر دوای ئەوان ڕزای خۆیان لێبێ ئەفەرمێ مسلم کێیە کەسی مسلمان من سلم المسلمون من لسانه ويده کەسی مسلمان ئەو کەسەیە کە خەڵکی لە حەدیثێکتر من سلم الناس بە ناسی ژاتووە ئەوەیە کە خەڵکی تێگڕا بە کافر و مسلمانەوە ئەمی تریان مسلمانان هەمووی سەلامەت بن لە چی و چی من لسانه لە زمانی وەیەدیه و لە دەستیش برا خۆشەویستەکانم بە زمان درۆ ئەکرێ بە زمان درۆ ئەکرێ تۆ گەر خۆت بە مسلمان بزانی نابێت درۆ بکەی چکە المسلم من سلم المسلمون من لسانه ئەو زمانە نابێت درۆی پێ بکەی درۆوەی لی بۆ هەیە لە قورئانە درۆ لە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم نیشانەیەکە لە نیشانەکانی منافق إذا حدث كذب ئەفەرمێ منافق ئەو کەسەیە کە قسەکە درۆکە نابێت درۆ بکەی نابێت لە مامەڵە و کڕین و فرۆشتن تا درۆ بکەی 5,000 پیاوە بڵێ بەخوا حوتم پیاوە ئەوە درۆیە و بەرەکەتیشی نامێنێ ئینسان بە زمان برا خۆشەویستەکانم یەغتاب غەیبەتەکە نابێت غەیبەت بکەی غەیبەت چییە؟ غەیبەت ئەوەیە کە ذیکڕوکە ئەخاکە بیما یەکڕە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم غەیبەت ئەوەیە تۆ باسی براکە و کەی پێی ناخۆشە جا ئیمامی نەوەویە فەرمێ بە ئیشارەتێکیش تۆ گەر ئیشارەتکەی بۆ براکە و یعنی ها سەیریکە ها سەیری ئەو سەر و چاوە سەیری ئەو بیچم و بۆ دیە سەیری ئەو سیارەیە سەیری ئەو ژنە سەیری ئەو کچە سەیری ئەوە سەیری ئەو ماڵە ئەها بیستێ پێی ناخۆش بێ حتا بە ئیشارەتێ ئەوە غەیبەت وە کەتیاش یابێ نەک تیایانە بێ ها خەڵک لای خۆمان تێگەیشتووە جاروێ کابرا دانیشێ کەبا بەخوا یعنی غەیبەتەکە پێڵی براکەم کورەوە غەیبەتە لە خوا بتر ساڵی برا خۆ درۆم نەگرۆ بەخوا تیایەتی یە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئەگەر تیای بۆ غەیبەت ذیکڕوکە ئەخاکە بیما یەکڕە ئەوەی پێی ناخۆشە تۆ باسی بکەی وە کە تیایە بێ ئەگەر تیای نەبوو بوختانێ بۆ کردو خوا بمان پارێز ئەوە هەر زۆر درۆیە ئەشهد أنواع الكذب بوختانە بوهتانە بە عەرەبی ئەوە زمان چییە کە غەیبەتەکە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە ئیسرا و میعراجە لە ناو دۆزە خوا بمان پارێزێ کۆمەڵە خەڵکێکم بینی ئەڵفاری نوحاسیان هەبوو نینۆکی مس یەخمیشونە وجوههم وصدورهم دەموچاوی خۆیان پێڕنی ئەمە عەزابەکە وایە وەسنگی خۆیان پێڕنی وتمەوانە کێن فەرمی ئەوانن کە یەئکولونە لحوم الناس گۆشتی خەڵکە خۆن خوا لە قورئانە باسی ئەوەی کردو فەرمیەتی و کەسێک کە غەیبەتەکە لە ڕۆژی قیامەتە براکەی ئەمرێنن بە مردووی گۆشتەکە هێنێ بێ بیخوا ئەی پەنا بەخوا کێ وەشتی واکە کێ توانێەوە بکە ئێوە عقوبەکەیەتی بۆیە غەیبەتکردن تاوانی گەورەیە بچووک نییە واتێ نەگەی کە باسی مسلمانیەکەی هەرچی مەجلیسە ئیش نییە غەیبەتی مسلمانانەکەی وابزانیەوە تاوانی بچووکە والله العظیم تاوانی گەورەیە بڕۆ لە کەبائیرە باس کراوە لەبەرەوەی عقوبەکەی دیارە خوا بمان پارێزێ زمان چیەکە؟ زمان درۆ ئەکا غەیبەتەکە زمان جنێو ئەیە ئەها بە زمان ئێ تۆ مسلیمی براکەم المسلم من سلم المسلمون من لسانه ئەبێ بۆ زمانە و جنێو نەی جنێودان شتێکی ئاساییە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم سباب المسلم فسوق جنێو بێ بە مسلمان فاسق بوونە عیلە سنوور دەرچوونە یعنی تاوانی گەورەیە جنێوان جا بە مردوو بێ بە زینوو بێ پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لا تسبوا الأموات جنێو بە مردوو من بۆ فإنهم قد أفضوا إلى ما قدموا چکە بەرامبەر کردەوەکانی خۆی بە تۆ کاکە کورد دەڵێ شەیتان وازی لێنە تۆ بوازی لێ نایەنی باشە براکانم زمان چیەکە؟ زمان هەموو ئەو شتانەکە خوا بمان پارێزە جنێوەیە زمان چیەکە؟ زمان
زمان شەهادەی زۆرەیە کە ئەمەی تر چوار شتی زۆر گەورەیە ئەبێ زمانتانی لێ پارێزن درۆکە غەیبەتەکە جنێوەیە چی تریشەکە شەهادەی زۆریشەیە شایەتی درۆ بۆ پارە بۆ ترس بۆ بارەقەڵایی بە زمانی پێنجێنی بۆ خۆبرنە پێشەوە بۆ ماستاوکردن پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەکبەر الکەبائر گەورەترینی تاوانە گەورەکان فەرمووی ئەلا وەقەول الزور وشەهادەت الزور قسەی درۆ و شایەتی درۆ قسەی درۆ شایەتی درۆ قسەی درۆ شایەتی درۆ هەر پێغەمبەر صلی الله عليه وسلم وتیەوە سەحابە فەرموون وتمان لەیتەهو سەکەت خۆزگە پێغەمبەر صلی الله عليه وسلم تر وازی لێ نە لەم قسە هەر وتی قسەی درۆ شایەتی درۆ قسەی درۆ شایەتی درۆ وی لەم چوارتاوانی زمانتان دوورکەونەوە تا لە لای خوا بە موسلیم ناوزەندە بکرێن و ناونووس بکرێن